لەگەڵ زۆر بەڕێز کاگەدان عوسمان نووسەر گفتوگۆ دەکەین ساڵانێکی زۆریش ئەو هەم سەرنووسەرێکی دیار بوو لە کوردستان ئەم ڕۆژنامەنووسێکی زۆر دیاریش بوو لە کوردستان کاگەدان سڵاوت لێبێ کاتت باش سپاس دەکەم سواز بۆ بەشداریکردن لەگەڵمان پیرۆزبایم ڕۆژەشت لێ یەکەین چیت هەیە بۆ ئەم یادە سپاس دەکەم سپاس ئەوڕێگیان پیرۆز لە جنابتان و لە کارمەندەکانتان و لە هەموو ڕۆژنامەنووسانی کوردستان هیوادارم کە ئەمڕۆ کە حتمما کۆمەڵی چالاکی هەیە کۆمەڵی بەرنامەی گرنگ هەیە وەکەوەی بەرنامەکەی جەنابەت با بڵێن وێزگەیەک بێ بۆ قسەکردنیکی زیاتر لەسەر ئەو کێشە و مەشاکلانەی کە تووشی کاری ڕۆژنامەنووسیە بێت و لە هەمان کاتیشدا قسەیەک بێت لەسەر با بڵێن ئەو تەحەدایەتانەی کە ڕوو بەڕووی کاری ڕۆژنامەنووسیە بێت و بەگشتی چ لە ئاسی جیهانە و لە ئاسی ناوخۆیە. زۆر باشە من لەگەڵ میوانی پێشوم ئەنی گفتوگۆی ناوەڕۆکی ڕۆژنامەی کوردستانمان زۆر کرد لە بەعدە مێژوویەکەوە بۆ ئەم چەند خولەکە لەگەڵ بەڕێستا پێم خۆشە باز لەو تەحەدیات و باز لە ینی میدیای ئێستا بکەم بە بڕای تۆ ئێستا میدیای کوردی ینی چۆن هەڵدەسەنگێنی وەکو ڕۆژنامەنووسێکی مخەزرەمە گەرەمت لێ بپرسم. سپاس دەکەم وەڵام من دیارە ناچمە سەر مێژووەوانە بەڵام یەک خاڵ هەیە کە زۆر بە کورتی قسەی لەسەرەکەم هەروچی وەکو ئاماژەیەک تۆسی کە ڕۆژنامە بەشێکی گرنگ لەو ڕۆژنامەنووس و مەطبوعاتانەی کوردی هەمووی ناوی کوردستانی پێوەیە ڕۆژی کوردستانە ڕۆژی کووردە دەنگی کووردە هاواری کووردە هەموو ئەو مەسایلەیە کە پێویستە بە کوردەوە ئەمە ئاماژەیەک لەوەی کە با بڵێن ڕۆژنامەنووسی کورد یا ڕۆشنبیری ئەو کاتەی کورد هەمێکی گرنگی نەتەوەیی لەسەر بۆ کە بژاندنەوەی هەستی نەتەوەییە و قسەکردن لەسەر کوردستانێکی گەورە ئەوانە ئەمە ینی ئاماژەیەک لەوەی کە جۆرێک لە تێکەڵیەکی زۆر گرنگ هەبوو لەوان کاری ڕۆژنامەنووسیە لەگەڵ کاری نەتەوەییە و نیشتیمانیە و نیشتیمانسازی و نەتەوەسازیە هەر لە سەرەتای دەستپێکردنی کاری ڕۆژنامەنووسیەوە ینی ڕۆژنامەنووسی کوردی تێکەڵ بە پرسە گرنگەکانی نەتەوە بێ پرسی سیاسی و بە هەموو پرسەکانی تر و بەتایبەتی پرسی بێدەوڵەتی و مەحرومیەت و مەزلومیەتی کورد لە کۆتاییەکانی سەدەی 90 تا ئەگاتە ئێستاکە ئەمە ینی با بڵێن خاڵێک کە لای من زۆر گرنگە کە ڕۆژنامەنووسی کورد هەر لە سەرەتای دەستپێکردنەکەیەوە لە بەدرخانەکانەوە بەدوێنی ڕۆژنامەنووسیەک بووە کە زۆرتر پەیوەست بووە بە قەزایای میلەتەکەیەوە بە کێشەکانی میلەتەکەیەوە پێشم وایە ینی ساڵانی ڕابردووە بە حکمی ئەوەی ساڵانی با بڵێن 50کان 60کان 70کان و 80کان و خەباتێکی چەکداری و خەباتێکی گەورەی هەبوو لە هەموو بەشەکانی کوردستانە کاری ڕۆژنامەنووسی کوردی هەر بۆ ئاراسەیە ڕۆژ لە دوای ڕاپەڕینی شۆ تا حدێک تەنانەت یەکەم ڕۆژنامەی با بڵێن کە ئەهلیش دروستە بێت زۆرتر تقریبا وەکو دەنگێکی ئۆپۆزیسیۆن دروستە بێ بەرامبەر بە ئەعلامی حکومیە ئەعلامی دەسەڵاتی ئەعلامی حزبی جۆرێک لەوە بۆ گرێک ینی ڕۆژنامەگەری کوردی ئەو نەمەڵەتی بەخۆیەوە گرت ئەمە دیارە بابەتێکە کە جێی شانازیە بە دیوێکە بەڵام بە دیوێکشترە لەوانەیە هەندێک جار بابەت بوون قوربانی ئەم مەوزوعە بێت ینی چونکە ڕۆژنامەنووس دیارە ئەبێ کەسێکی بێلایەن بێت ینی باڵان ریپۆرتەرێکە لە پرسە گرنگەکانە جۆرێک لە حیاتی خۆی پارێزێت جۆرێک لە بێلایانی خۆی پارێزێت بابەتی بوون ئەکاتە معیارێکی گرنگۆمانە بەڵام تۆ لە ئاس کێشەکانی نەتەوە و میلەتەکەوانت لەوانەیە ئەو کاتە بابەتی بوونەوەوانە سانەویتر بێت لە سەرێکی ڕئیسیەکەدا ویستم پرسیارە بکەم کە کاتێ پرسەکە دێتە سەر پرسی بێدەوڵەتی و زوڵمکردن لە میلەتەکەت و مەزلومیەتی میلەتەکەت و قەزیە ڕەواکانی نەتەوەکەت ئایا شتێک دەمێنێتەوە بە ناویەوەی ئینسانە بێ بابەتی بێ ینی زۆر بابەتیانە مامەڵە لەگەڵەوە بکە میدیاکانی گیان ئەوە دەکەن ینی ئەمە تەمان پرسێکی زۆر ینی پرسیارێکی سادە نییە و وەڵامەکەیشی ناتوانانی وەڵامێکی سادە و کورد بدرێتەوە مۆزوعێکی زۆر گرنگە بەرامبەر بە پیشەی ڕۆژنامەنووس ینی بۆ نمونە ئێمە باسی پرسێ بکەین کە لە باکوورە ڕوودات پرسی پرۆسەی ئاشتی لەوانەیە بەشێکی زۆری نخبەی ڕۆشنبیر و نخبەی سیاسی لە کوردستاندا تێڕوانینی لایەنێک بزانین بەڵام تێڕوانینی دەوڵەتی تورکی ڕۆژنامەنووسی تورکی ڕۆشنبیری تورکی کۆمەلگای مەدەنی تورکی نازانین بەرامبەر بەو پرسە لێ لەم حاڵەتە تۆ ئەگەر ڕۆژنامەنووسی کوردی یا کراڵەکانی ڕاگەاندنی ئێمە هەوڵدەن دیوەکەی تریشمان بۆ ڕوونکەنەوە جا ئەگەر سلبیش بێت نەزەرەکەیان یا ئیجابی بێت ئەمە بابەتی بوون پێشێل ناکات بەڵکو ئەمە بابەتی بوونە و تۆ حتا تەنانەت کەسێکە ناحەزی پرسەکەی تۆیە یان با بڵێن ئەتران بەم هەرێمەی تۆش ناکات و پێڵێ شیمالی عێراق بەڵام ئەمە دەنگێکە ڕەنگێکە لە وڵاتە هەیە لەوانەیە لە ئاکامی حیوارێکە قەناعەتەکانی خۆی بگۆڕێ بەڵام تۆ بێ بیگوازیتەوە تۆ بێ تەختیی بکەیت تۆ بێ قسەی لەگەڵ حیواری لەگەڵ بکەیت بۆیە ئەو پرسی بابەت بوونە ینی دووسەرەیە لە ڕاستیدا تۆ ینی با بڵێن ئەگەر بتوێت کۆمەلگاکەت
تەندروست بێت ڕۆشنبیر بێت مەناعەیەکی هەبێ بەرامبەر بە ئەفکاری لێکی تر تۆ ئەبێ ڕای بێنی لەگەڵی دەست و پەنجەی نرمکەی لەگەڵ هەموو ئەو ئەفکارانەی تەنانەت ئەفکارێکی شۆڤینیش بێت دژ بە جوڵانەوەکەت بەڵام زۆر جار حتمما لە چوارچێوەی معاناتی میلەتەکە حتمما زۆر جار مەسەرەن تەطەڕف کراوە لەوەی کە تۆ بابەت بوونەکەت بە قازانجی خۆت بێت نەک بە قازانجی پیشەکە و مێنەکە بێت کە من پێم وایە چەند بابەت بوونەکە لە چوارچەوەی پیشەکە بێت ئەوە خزمەت بە ڕای گشتیەکە و خزمەت بە دۆزەکەی تۆیشەکەت باشە کاگەدنان ینی پرسێکی سەرنجڕاکێشت باسکرەویش ناوی ڕۆژنامە و گۆڤارەکانی سەردەمانی ڕابردوو بوو هەر لە کوردستانەوە لە تێگەیشتنی ڕاستی بانگی حەق هاواری کورد ژیانەوەی کورد ینی هەموو ئەوانەی کە لە ڕابردوودا هەبووە ئێستا پێ دوایە قۆناغەکە جیاوازە و میدیای کوردی پەنادەباتە بەر هەندێک ناو کە ینی جۆرێک لەوەی ڕەنگە پێوەست نەبێت بە نەتەوەکەیەوە خەمی نەتەوەکەیەوە ناوەکە گزارش نەبێت لە نەتەوەکەی خۆی من وای نبینم من ئەسڵەن هەر قۆناغە پێداویستی خۆی هەیە هەر وەکو ناوەکان ناوت چۆن ئێستا کۆمەڵی ناوی کوردی ئێمە ناومانە بێ ناوی کوردی لێنێ بەڵام چەند ساڵی پێش ئێستا ناوێکی تر بوو یا 100 ساڵ و 200 ساڵێکی تر ناوێکی تر بوو بۆیە هەر ینی من قسەکەم لەسەرەوە بوو کە سەرەتای دەستپێکردنی کاری ڕۆژنامەنووسی کوردی سەرەتای بەهێزبوونی ناسیۆنالیزمی کوردیە یا سەرەتاکانی ناسیۆنالیزمی کوردیە ناسیۆنالیزمی کوردی لە کوردستانە مەطبوعات دەست پێکە بە ڕۆژنامە دەست پێکە بە کاغەز و بە نووسین دەست پێکەش بە شعر و نەسر و ئەدەبیات و ئەمانە هەموو چێتە خزمەتی پرسەنەتەوەیەکەوە بۆیە تەرکیزکردنە سەر ناوەکە ناوی کوردستانە بانگی کووردە نازام ڕۆژی کووردە ئەمانە هەموو ئەمانە ئاماژەیەکە بۆی کە جۆرێکە لە هەوڵدانێکە بۆ بژانەوەی هەستی نەتەوایەتی و هەستی ناسیۆنالیستی لە کووردە بۆیە کاری ڕۆژنامەنووسی لە سەرەتاکان لە کۆتاییەکانی سەدەی 90 و لە سەرەتایەکانی سەدەی 20دا دا نابڕێ بە هیچ ڕۆژنامەنووسی کوردی لە بزافی ناسیۆنالیستی کوردیدا نابڕێت بەشێکن لە یەک تێکەڵەیەکن لە یەک بەشێکی گرنگ لە سەرکردە ناسیۆنالیستەکانی ئێمە ڕەمزە ناسیۆنالیستەکانی ئێمە لە ڕێگای ڕۆژنامەوە پێشیانوا بۆ ئەوە باشترین کەناڵە هەرچەند ئاسی نەخوێنەواری زۆر بووە ئاسی خوێندن زۆر لاواز و کەم بووە ئەوانە بۆ بەڵام پێیان کاری ڕۆژنامەنووسی زۆر داواز بۆ لە کوردستانە بەڵام پێیان وا بۆ ئەمە کەناڵە دروستەکەیە بۆ دروستکردنی نەتەوە بۆ بەهێزکردنی نەتەوە ئێستا سەردەمێکی جیاوازە زای کاگڕانکۆن نەک ئێستا کە بەراوردەکەین لە سەردەمی کوردستان و ڕۆژی کورد و ئەوانە ئێستا بەراورد ناکرێت لەگەڵ 5 ساڵ پێش ئێستاکە ئەم سەردەمەی ئێستاکە هەر یەکە بۆ خۆی محتەیاتی خۆیە دەراویشتەی خۆیە و دەبێت مامەڵەی لەگەڵ بکرێت من پێم خۆشە مەسەن ڕۆژێکی وەکو ئەمڕۆ ڕۆژی ئەوە بێ کە ئێمە بۆ ئایندە چیەکەین ڕابردوومان معلومە قسەی زۆری لەسەر کراوە دراساتی زۆر لەسەر کراوە ئەوانەوە جێگای ڕێز و تەقدیرە کاری ڕۆژنامەنووسی و ڕۆژنامەنووسەکانمانەوە پێشەنگ بوونە قارەمان بوونە شەهیدیان داوە خەباتیان کردو تەنانەت ینی تا چەند ساڵێکی پێش ئێستاش هەر بەهاماشەوە ئێستاش بەردەوامە ڕۆژنامەنووسی گیریە معاناتی هەیە کامیرەی ئەشکێنرێت هەموو ئەمە بەشێکە لە خەباتێکی نێونەتەوەی کە معاناتی کاری ڕۆژنامەنووسی هەمووشمان ئەزانن ئەوەی کە لە ئاهلی مێنەکەی ئەیزانێت ئاهلی تەقەڵەکە هەمووی ئەزانێت بەڵام ئێستا ئەمڕۆ ڕۆژێکی زۆر گرنگە قسە لەسەر بکەین کە ئایندەی کاری ڕۆژنامەنووسی بەرەوکوێوە ڕات کاری مەطبوعات چیە بێت کاری کەناڵە ڕاگەیاندنەکان چۆنە بێت خودت جەناب دەزانی مەسەرەن کاتی خۆی کە رادیۆ پەیدا بووتیان ئەوەتر ڕۆژنامەی کاغەزی نامێنن کە تەلەڤیزۆن دروست بوو وتیان ڕۆژنامە ئەوانەی ناوێت کە ئەنتەرنێت بوو وتیان ئیتر تەلەڤیزیۆن و نازام چی ئەوانە ڕۆڵێکیان نامێنێت لە دنیاوە هەر یەکەش ئەبینی هەر یەکە بە شێوازی خۆی ڕۆڵی خۆیە بەڵام ئێستا ئێمە لە سەردەمی دیجیتاڵین لە سەردەمی با بڵێن ئەنتەرنێتین ئەم سەردەمە ئەم عەسرە زۆر گرنگە دراساتی گەورەی لەسەر بکرێت چونکە بەشێکی گرنگ لە مەفاهیمی کاری ڕۆژنامەنووسی ئێستا لەژێر پرسیارایە شۆڕشێکی تازە دەستی پێ کردو ئێمە چۆن دەست و پەنجە نەرمەکەین لەگەڵ ئەم شۆڕشە تازەیە نەفرەت لێکردنی و ڕەخنە لێگرتنی و بڵێن سۆسیال میدیا کۆمەڵگای تێکدا شیرازەی تێکدا وای کرد وای کە ئەمانە ناخوا قسە لەسەرەوەیە کە چۆن ئێمە لەگەڵ سوسیال میدیایەکی باشتر تەعاملەکەین و ئەم سوسیال میدیا کە ئێستا دەراوشتێکی جیهانی چۆن ئەیخینە خزمەتی کۆمەلگا و گەشەکردنی کۆمەلگا بۆیە ئێمە لە ئەمڕۆ مەفروضایە ئەم مناسبەی ئەمڕۆ قسەمان بێ لەسەر سبەی نوێ و دوو سبەی و ساڵی داهاتوو ئەمانە ئەم ساڵمان بۆ ساڵی داهاتوو گفتوگۆ لەسەر بکەین کە ئەم ساڵ چی ئەکرێت ئەم کوردە ئەم ملەتە ئەم بەشە چۆن مامەڵە لەگەڵ ئەم دەرهاویشتە گرنگەی تەکنۆلۆژیای جیهانی کە پێوترێت سوسیال میدیا چۆن مامەڵەی لەگەڵاکەن کاگەدان پێ دوانیە نی کورد تا ڕادەیەک میدیای کوردی توانیوێتی ئەنی کەڵک لە تەکنۆلۆژیا وەربگرێت لەگەڵ ئەو ڕۆتەدا بڕۆ ئەگەرچی هەندێک هەڵە و پەڵە لە ناوەڕۆکدا هەبێ بەڵام توانیوێتی ینی لەگەڵ ئەو تەوژمە نوێی تەکنۆلۆژیا کە ڕووی لە جیهان کردووە ئێمەش بەشێک کەڵکی لێ وەربگرین وەلەی دانەبڕین وەلەی دوا نەکەوین بەڵکو هەنگاوی زۆر خێرا بەرەو پێشەوە بنێت
ئەمە پەیوەندی بە ئازایەتی کوردۆ نییە، ینی ئەمە لە سۆمالی شەوایە، لە ئەفغانستانی شەوایە، لە یەمەنی شەوایە، لە هەموو وڵاتەکان، ینی تەکنۆلۆژیا خۆی فەرز کردووە. ناتوانانی تۆ بەبێ مۆبایل ئێستا ناتوانێت ژیان بکرێت، بەبێ ئینتەرنێت ناتوانێت ژیان بکرێت، بەبێ کەناڵەکانی ڕاگەیاندن ژیان ئەوە سێت، ینی با بڵێن بەشێکی گرنگ لە پرسەکانمان ئێستا بۆ بە لە ڕێگای کۆمپیوتەر و لە ڕێگای ئۆنلاین و ئەمانەوەیە. بۆیە ینی کورد ینی علاقەی بۆ نییە کە کوردیش ناچارە لەگەڵ ڕەوتەکە بڕات، ئەمە ڕەوتێکی جیهانیە و هەموو ڕاکێشێ لەگەڵ یەکە، ینی با بڵێن لە پێشکەوتوترین وڵاتە مۆبایلێکی تازە مۆدیل دێت سبەینێ لە هەولێرە ئەفرۆشێت، لە سلێمانیە لە بازاڕەکانی سلێمانی ئەفرۆشێت، لە کابولیش ئەفرۆشێت. ینی ئەمە گرنگیەکەی ئەم شۆڕشە تازەیە کە لە یەک ئانووساتە ئەگاتە هەموو کول و قژبنەکانی جیهان و با بڵێن ئەو ئیزاراتە گرنگانەی بواری تەکنۆلۆژی با بڵێن لە وێبسایتە تازەکانەوە، لە کەناڵ تازەکان و لە پلاتفۆرمە تازەکانەوە ڕاستەخۆ ئەگاتە هەموو شوێنێکی جیهان و ئەبێت تۆ خۆتی لەگەڵ بگونجێنیت، ینی کۆمەلگاکەیتی لەگەڵ بگونجێ. بەڵام ئەمە پێش هەموو شتێ پێویستی بە جۆرێک لە وشیاریە، ینی ماڵێن نەفرەت لێکردنی پراوێز خستنی قسە لەسەر دیوەسریبەکانی زۆر ئەکرێت لە عەلامی کوردی جەناب شێزانی، هەمومان سەیرەکەین زۆر قسە لەسەر دیوەسریبەکانی ئەکرێت، بەڵام زۆر گرنگە ئێمە لە پاڵ قسەکردن لەسەر دیوەسریبەکانی قسە لەسەر دیوە ئیجابیەکانیش بکەین و ئیبرازی دیوە ئیجابیەکانی بکەین کە ئەمە چەند کاری ڕۆژنامەنووسی ئاسان کردوتەوە، کاری کۆمەلگای ئاسان کردوتەوە، ئیشەکانی مرۆڤی ئاسانتر کردوتەوە، چۆن دەتوانین سوودی لێ ببینین، چۆن دەتوانین لە بواری خوێندنە، پەروەردە، با بڵێن بوارەکانی تری ژیانە، پەیوەندی کۆمەڵایەتەکانی ئینسانەکان، حتا پرسە نیشتیمانی ونەتەوەیەکەی خۆشمان چۆن بتوانین خزمەتی لێ بکەین. بەڵام ئەگەر ئێمە ئوستازەکانی ئێمە، ڕاگەیاندنکارەکانی ئێمە، مامۆستا و خەبیرەکانی ئێمە زۆر قسە لەسەر ئەو دیوە ئیجابیانی بکەن، چونکە ئیجابی و سلبی بێت تازە بەسەرمان نەزاڵە، ینی ئەمە ناتوانین ئێمە بەدەربین، ناتوانین با بڵێن هیرێک لە دەوری خۆمان، حسارێک لە دەوری خۆمان بکەین، یا با بڵێن پەرژینێک لە دەوری خۆمان بکەین و دوورکەوێنە لە تۆکرد. ناتوانێت هیچ کەسێک لە بەشریەت ناتوانێت دوورکەوێتەوە لە ئەوە مەگەر بڕات لە غابەیەکا بژی بەتەنیا یا لە ئاشکەوتێکا بژی. بۆیە قسە لەسەرەوە بکەین کە چۆن بتوانین ئەو دیوە ئیجابیانەی کە زۆر گرنگە زۆریشە سوودی لێ بینین و کاری لەسەر بکەین. بۆیەش وەکۆی باسم کرد زۆر گرنگە لەم یادە قسە لەسەرەوە بکەین، قسە لەسەرەوە بکەین کە چۆن ئەو دیوە ئیجابیانە ببێتە خاڵێکی بەهێز بۆ نیشتمانسازی، بۆ گەشەدان بە بواری ڕۆشنبیری، بواری کەلتوری، بواری خوێندن و بواری پەروەردە لە کۆمەلگای کوردیدا. ئەمانە هەمووی بابەتی زۆر گرنگن و ئاکرێت کاری لەسەر بکرێت. من ئەبینم بەشێکی زۆر لە وزەی کۆمەڵی ڕاگەیاندکاری ئازای ئێمە، کۆمەڵی خوێنەری زۆر باش کە ئوستازی باشن، دکتۆرایان هێناوە لە وڵات و لە وڵات لە بواری ڕۆژنامەگەریە. تۆ خۆت دەزانیت چەند ساڵی پێش ئێستا کەمترین خەبیرمانە، ئێستا ماشڵە مامۆسای زۆرمان هەیە، خوێندکاری زۆرمان هەیە، ئەوانەمان هەیە. ئەمانە حەق وایە ئێستا لە ئێستادا با بڵێن زۆرتر کار لەسەر ئەو دیوە ئیجابیانە بکەن و چۆن بتوانین ئێمە سوود لەو دیوە ئیجابیانە بێن. مثلا AI یەکێکە لە بابەتە زۆر گرنگەکان. مەفروض وایە لە ئێستا دەبیر لەوە بکەین کە ئێمە لەم سەردەمی AI ئەبەی دەستکردا، زیرەکی دەستکردا، ئێمە کاری ڕۆژنامەنووسی چی بێت؟ کاری ڕاگەیاندن چی لێتەوە، بە چه ئاراسەیەکە ڕۆ ئەسڵ ئەمە واقعەکە. تۆ چۆن سوودی لێ بینیت؟ کۆمەلگای ئێمە چۆن سوودی لێ بێت؟ ڕۆژنامەنووس چۆن سوود لەم بوارە بینێت؟ باشە کاگەدان زۆر جار ینی میدیا دەخرێتە بەردەم بەرپرسیارەتیە کە دەڵێن دەبێت ئاسی هۆشیاری کۆمەڵگە بەرز بکاتەوە. ئایا ئەرکی میدیا ئاسی هۆشیاری کۆمەڵگە بەرز بکاتەوە یانەوەی کە میدیا دەراویشتەی کۆمەڵگەکەیەتی و بەشێکە لە ڕووداوەکانی کۆمەڵگەکەی تەنارکی گواستنەوەیە؟ ئەوەی زۆر جار ڕەخنە دەگیرێت دەوترێ میدیاکان دادەبەزن بۆ ئاستێکی زۆر نزم، بەڵام بەداخەواسە نزمەکە لە کۆمەڵگەکەی ئێمە وجودی هەیە، یانیەوە نییە لە کۆمەڵگەیەکی ترەوە هاتبێ. ینی بە بڕوای تۆ ئەرکی میدیایە کە بەشێک بێ لە بەرزکردنەوەی ئاسی هۆشیاری کۆمەڵگەکەی یانەبێ هاوتەری بێ لەگەڵ ئەوەی کە لە شەقامما هەیە بە زمانی شەقام قسە بکە؟ بەڵێ ینی وەکو ئەرک و وەزیفەنا، بەڵام ئیشی ڕۆژنامەنووسیە کاتەوەی کە ینی ئاسی ڕۆشنبیری تەمان ڕۆژنامەنووسیەکی بابەتیانە وا ئەکاتە کە ئاسی ڕۆشنبیری زیاد بکات. تۆ بەرنامەیەکی هونەریەکەی، بەرنامەیەکی ڕۆشنبیریەکەی، بەرنامەیەکی مێژوویەکەی، بەرنامەیەکی پەروەردەیەکەی، بەرنامەیەک لەسەر تەکنۆلۆژیای تازەکەی، ئەمە ئاسی وشیاری و بە تەبیعەتی حاڵ ئاسی ینی تەوقعاتی خەڵک بەرزەکاتەوە، ئێباتە خۆراقێکی ترەوە جۆرێک لە ڕۆشنبیری دروستەکاتوانەکە. بەڵام ئەبێ ئەوە من لەگەڵ زوو بەشێکی زۆر لەو قسانە نیم کە لە ڕاستیدا پێی وابێت ڕۆژنامەنووس داواکاری گشتیە، ڕۆژنامەنووس دادوەرە. ئەمە ئیشی ڕۆژنامەنووسی نییە، ڕۆژنامەنووس دێتیش کە خاتە سەر بابەتێک، بەڵام کە تیشکی خسە سەر بابەتە ئەو کاتە کەسانی سایکۆلۆژیست
ئەتوانن قسەی لەسەر بکەن مامۆستایان دکتۆرەکان یعنی ئەگەر دیاردەیەکی کۆمەڵایەتی بێت دیاردەیەکی ئابووری بە شارەزایانی بواری ئابووری بە قسەی لەسەر بکەن ینی ڕۆژنامەنووسیش کە هاتە سەر بابەتێک بە تەختیەکردنی بە ڕووماڵکردنی بە قسەکردن لەسەر دیوەکانی دواتر کەسانی پسپۆڕە دەبێت کار لەسەر ئەم مۆزوع بکەن بۆیە دەبێت کاری ڕۆژنامەنووسی فعلی لەگەڵ کاری داواکاری گشتی و لەگەڵ دەسڵاتی دادوەریە جیاکەنەوە بۆیە تەحمیلکردنی کاری ڕۆژنامەنووسی بە هەموو ئەو شتانە ڕۆژنامەنووس ئەبێ پێی وابێت ئەبێ حەسانێکی تەواوی هەبێ ڕۆژنامەنووس ئەبێ دوور بێ لە هەموو نەزەوات و حەزیەک و نازەوێت کاکە ڕۆژنامەنووسیش مرۆڤە حتمەن کاری هەڵی شکات حتمەن حەسانیشی نییە ڕۆژنامەنووس ینی ڕۆژنامەنووس نابێ حەسانیشی هەبێ ئەسڵان ئەگەر کارێکی خراپی کرد بە گوێرەی یاساکانیش هەبێ مامەڵەی لەگەڵ بکرێت ینی دەستگاکەی خۆی بێ مامەڵەی تەندروستی لەگەڵ بکات یان عقوبەی بدا یان پاداشتی بکە بە هەمان کە بەڵام تەحمیلی کاری ڕۆژنامەنووسی بە شتێک کە لە سەمیمی ئیشی خۆیانە ئەمە تەشویشێکی زۆر گەورەی لە ناو کۆمەلگای کوردیا دروست کردەوە ئەشبینین چ حملەیەکی گەورە لەسەر کاری میدیایی ئەوانە هەیە حتمەن خۆ هەمووشمان ئەزانین کاری سلبی زۆر زۆرە دیوی سلبی زۆرە کاری نێگەتیڤ زۆرە بەڵام دووشت هەیە بە یەک جاکرێتەوە کاگڕانکۆ زۆر گرنگە لەم ڕۆژەش قسەی لەسەر بکرێ ئەویش ئەوەیە تۆ ڕۆژنامەنووس وەکو ڕاگەیاندکار جاکەیتەوە لە چالاکوانی سوسیال میدیا جایە ڕۆژنامەنووس جایە ڕۆژنامەنووس کارێکە وەزیفەیەکە باجی خۆی هەیە مؤسسەی خۆی هەیە پەیام ئەو مؤسسەی پەیامێکی هەیە لەوانەیە سەر بە حزب بێت لەوانەیە سەر بە ئایدۆلۆژیا بێت لەوانەیە سەر بە دیدگایەک بێت جیهانبینیەکی جیاواز لەوانەیە سەر بەخۆ بێت سەر بە هیچ مەدرسەیەکی فکری و ئەوان نەبێ بەڵام چالاکوانی سوسیال میدیا هەر کەسێکە من و تۆ هەر هاوڵاتێکی ترە بە مەزاجی خۆی بە عەقڵی خۆی دێت شتەکات و لەوانەیە چالاکوانێکی سوسیال میدیا ئێستا لە کەناڵێکی ڕاگەیاندن بینەری زیاتر بێت ینی ئەشبینی ینی با بڵێن فەلۆوەری زیاتر بێت لە کەناڵێکی ڕاگەیاندن لە مؤسسەیەکی زۆر ڕاقی و محترم کە ڕۆژانە شتی زۆر باش و شتی بابەتی نەکا بەڵام ئەبینی چالاکوانێکی سوسیال میدیا بەهێزترە بەقوترە پەیامەکانی زووترە گات و ئەناکە بۆیە چالاکوان ئەبێ لە ڕۆژنامەنووس جیاکرێتەوە و کاری ڕۆژنامەنووسی لە کاری چالاکوانی سوسیال میدیا جاکرێتەوە کە جیات کردەوە ئەو کاتە ئەو هەموو هێرشەی ئەو هێرشە توندا کە زۆرجان ناڕەوایە بۆ سەر میدیا و میدیاکاران کەمە بێتەوە و ئەو کاتەش ئەبێ یاساش کاری خۆی بکات تۆ چالاکوان ئەو من هەرچەم لەگەڵ هیچ جۆرە حەسانیەک نیم لە ڕاستیدا جگەل لەوەی کە یعنی با بڵێن کاری ڕۆژنامەنووسی کارێکی مغرضانە نییە کارێکی هین نییە بەڵام ئەو کاتە تۆ چالاکوانێک لە چوارچەوەی یاسا مەعمولەکانە کاری لەگەڵاکەی کە تەشیر بە کەسێکەکە سوکایەتی بە کەسێکەکە ناوزڕانیەکە بەڵام کاری ڕۆژنامەنووسی مەفروض وایەت بە یاسای ڕۆژنامەنووسی مامەڵەی لەگەڵ بکەیت یعنی تەقدیرێ بۆ کاری ڕۆژنامەنووسی بکەیت کە پەیامێکی گرنگە و یەکێکە لە دەسڵاتە زۆر گرنگەکان لە کۆمەلگای ئێمە و دەسڵاتێکی بنیاتنەرە دەسڵاتێکی فەوزەوی نییە دەسڵاتێکی سلبی نییە دەسڵاتێکی ڕوخێنەر نییە بەشێکە لە دەسڵاتێکی بنیاتنەر بەڵام بە شێوازی خۆی بە ئەسلوبی خۆی کە لەوانەیە لێرە یەکەتی پێی باش نەبێت لەوێ پارتی پێ باش نەبێت لەبرا ئەم حزب ئیسلامی پێ باش نەبێت من و تۆ پێمان باشە پێمان باش نییە بەڵام ئەو وەزیفەی خۆیە من پێم وایە زۆر گرنگە لە ئێستای مامەڵەکردن لەگەڵ میدیادا ئێمە ڕۆژنامەنووس و ڕۆژنامەکار و ڕاگەیاندنکار و میدیاکار لە چالاکوانی سوسیال میدیا جاکەن من طبعا کاڵێم چالاکوان مەبەستم دیوی سلبی نییە کە ئەوان سلبی بن بەڵێ خەڵکیان هەیە زۆر کاری باشەکەن کاری ریپۆرتاژەکەن هەندێکیان هەیە کاری ئەرشیفیەکەن هەندێک ینی کۆمەڵی دیمەنی وڵاتەکەت پێشانەدەن کۆمەڵی زاویەی تری نەکەکەن بەڵام لە ڕاستیدا ئەو خۆی بەخۆی نەوت و ڕۆژنامەنووس و ڕۆژنامەنووس نییە ئەو بۆ خۆی کارێکە کات کە هەندێک شیە کاری سلبیەکات تەشیرەکات ئەوانەکات و ناوزڕاندنەکات و دیوێکی ناشرینیش پێشانەدە ئەم دوو دێوە جیاکەینەوە ئەو کاتە کاری دادگاکانیش ئاسانترە بێەوە پێشم وایە کاری ڕۆژنامەنووسیش ئاسانترە بێت و موقعیت و مەکانەتی ڕۆژنامەنووسی جارێترە گەڕێنەوە بۆ شوێنی شیاوی خۆی زۆر بەڕێز کاکە دانوسمان سپاس دەکەم سپاس کە لەگەڵمان بووی سپاس بۆ بەشداریکردنێک زۆر سپاس خۆش بێ خۆشەویستان بە یارمەتی ئەو کارانە بەرنامەی پرسی ڕۆژتان پێشکەشکرا تا پێتانەگەینەوە کاتێک خۆشخواتان لەگەڵ